محمد زارك تمام. بقينا عيشنا ذاك ما نقابل ديره بقينا وش حكمه تقديره عليه كردي كردي كرمانجي كم شاري يعني ما شاء الله بازرگان ماكو ڕێگاکە نزیکەی 22 کیلۆمەترێکە نێوان شکارتە ناحیەی بالیسانە سەر بە شکارتی سەر بە ناحیەی بێتواتە بەڵێندەرەکە تازە ئێستا ئاگاداری کردمەوە تەلەفۆنی بۆ کردم تێمە لە بانقی لە هەولێر سلفەمان بۆ کراوە حسابا هێخسرایتە سەر کۆمپانیاکەمان حساب و چەکی پارەشمان چەکمان وەرگتووە بەڵام لە بانک دەرێن ئێمە بە هیچ شێوەیەکی داراییمان نییە هیچ شتێکی پێویستمان نییە کە سلفەکەتان بۆ سەرف بکەین بۆ ئاگاداری کردمەوە گوتی ئێمە لە ئێستاوە ئیشەکانمان ڕادەگرین گوژمەکەی نزیکەی 7 ملیار دینارە هەتا ئێستاکە دوو سلفەی بۆ سەرف کراوە 500 ملیۆن بەڵام هیچیان پێ نەداوە تەنها چەکی بۆ کراوە هیچ ترنە حکومەتیش کە وعدی دا کە زادەکەمان بۆ سابکە ئەوە وعد و بەڵێنەکانی حکومەتینە کە زادەکەی ئەوە بەسە دابەزێژنەوە تقریبا 6 مانگەبی کەمە لە چاوەڕوانی داینە هیچیان بۆ مەنەکرد ئێستاکەش ئێمە زادەکەی قەپات دەکەین هەرچی باڵ هەرگرە لێ ناگەڕین پێدا بێت و بۆ خۆمان ئەوەی سیارەی بچووکە لێ دەگەڕێنەوە ئەوەی دیکەش زادەکەی قەپات دەکەین و هەتا ئاوڕێکمان لە دەدەنەوە نەخێر دەوڵەتداری دەبی بەرپرسیارەتی بی چکە پۆست و بەرپرسیارەتی زۆر لێکجێە ئەوەی ئێستای بینین ئەو پڕکردنەوەی ئێستای فەراغی حکومیەکان پۆست حکومیەکان لۆجی فام پڕکردنە لە بەرپرسیارەتی نیە بەداخەوە بەرپرسیارەتی ئەوەیە تو هەز بە پرسیارەتی بکەی خۆت بە مەسوول بزانین لە بەرامبەر مێژوو لە بەرامبەر هاوڵاتی ینی ئێستا هاوڵاتی هەز ناکەم مافی هاوڵاتی بوون وجودی هەبێت کاکە ئەوە جا گۆتیان پینە پەڕۆکانەکەن پینە پەڕۆکەشیان نەکردن تێگەی زادەکەیان هەموو وەرگرت و ئێستا دەرێ حکومەت پارەی نادەین تێگەی مقاولەکە ئەوا دەرێ دەرێ با حکومەت پارەم داتێ بەدوومان جدیم تاو یەکەم والله وەزعیش نەدەغرنمان نەباخچەنمان هیچ نەما کەس نوێ لە خانی بێتە دەرێ بە تۆزێ دەبی ئەو قیناعی بەس دەڕێدا بڕۆن ئارێ وڵڵە قیناعەکەش سەفەریە ئێمە وەکو کاسبکارێک کە شۆفێری باڵ هەڵگرم لە مەرزی ئێرانەوە ئیشەکە مەرزی شێلێ لە لای خەڵاتزەیە تاکە پژێوی ژیانمان لەسەر ئەو بار هەڵگرەیە کە ڕۆژانە کاڵا خواردەمەنی ئەگوازینەوە بۆ سنووری هەولێر وەکو ڕێگای هەولێریش ڕێگای کۆیە گیراوە ڕێگای سماخۆڵی گیراوە ڕێگای گیران و نازەنی گیراوە